مرۆڤ چاوچنۆک و خۆپەرستترین بوونەوەری سەرڕووی زەوی. بوونەوەرێک کە ئامادەیە لە پێناو چێژێکی کاتی خۆیدا بەشێکی گەورە لە سروشت و ژینگە و جوانیەکان وێران بکات. ژینگە و سەوزایی و ئاژەڵ و گیاندارەکانی سەرڕووی زەوی تا دەگاتە پێدەشت و چیا و دۆڵ و خۆڵ و ئاویش هەمووی بە مافی خۆی دەزانێت و دەیەوێت هەمیشە هەموو دروستکراوەکانی تر لە خزمەتی ئەودا بن. کاتێک هەست بە جوانی و دڵگیری دیمەنێکی سروش دەکات لە بری هێشتنەوەی جوانیەکان بۆ چێژێکی کاتی خۆی ئەو جوانیە لەناو دەبات. لە دروستکردن و بەکارهێنانی کەرەستە پیشەسازی و بازرگانیەکانیدا بەشێکی گرنگی سامانی سروشتی سەرزەویش لەناو دەبات. کارگەکان پڕ دەکات لە دار و گیاندار و سەوزایی و وەک خۆرا دەکەوێتە گیانی هەموو پێدراوە سروشتیەکان. ئەگەرچی خۆی گەورە مرۆڤی وەک سەردار و خاوەن پێگەیەکی تایبەت دروست کردووە لە نێو هەموو دروستکراوەکانی تردا، بەڵام مرۆڤ خۆی مافێکی بەخۆی داوە کە ئەو سنوورەشی تێپەڕاندووە کە خوا بۆی دیاری کردووە. لە پێناو دروستکردنی خانوویەکدا بۆ پشودان پشوو ئارامی لە کەسانی تر تێک دەدات و بەشێکی زۆر لە زەوی و زار و سەوزایی و جوانی سروشت زەوت دەکات بە ناوی مافی کەسیەوە. هەموو ئەمانە ئاماژان بۆ ئەوەی کە مرۆڤ بوونەوەرێکی ستەمکار و قۆڕخکاری سەرڕووی زەویە و گەورەترین مەترسیە بۆ سەر ژینگە و سروشت و داهاتووی ژیان لەسەر گۆی زەوی. مرۆڤ لە هەر شوێنێک نیشتەجێ بێت بە ناوی ئاوەدانکردنەوەوە وێرانەیەک دەخوڵکێنێت. مرۆڤ لە ساڵی 1970 تا ئێستا زیاتر لە نیوەی ئاژەڵ و باڵندە و ماسی و خشۆکەکانی سەرزەوی لەناو بردووە. لە ناوبردنی ژیانی ئاژەڵە کێویەکان بۆتە مەترسیەک شارستانیەتی خستۆتە لێواری لە ناوچوون کە ئەویش هەر بەهۆی مرۆڤەوە ڕوویداوە. بە درێژایی مێژووی مرۆڤایەتی 5 جار لە ناوچوونی گشتگیر ڕوویداوە کە هەر 5 جارەکە بەهۆی ڕوودا و کارەساتی سروشتیەوە بووە. بەڵام زانەکان پێیان وایە بۆ جاری شەشەم مرۆڤ دەبێتە هۆی لە ناوچوونی گشتگیر کە پێدەچێت لە ساڵانی داهاتوویەکی نزیکدا ڕوو بدات. مرۆڤ بە جۆرێک شاگەشەی خۆشی و باڵەخانە و ئامێرە زەبەلاحەکانی بووە هەست ناکات هۆکاری لە ناوچوونی سروشتە و ئەو کۆکوژیە نابینێت کە بەسەر ڕەگەزەکانی تری ژیاندا دەیهێنێت. بەپێی داتا و ئامارەکانی دامەزراوە و ڕێکخراوەکانی تایبەت بە ژیانی ئاژەڵ و گیاندارە کێویەکان لە سەرەتای شارستانیەتەوە مرۆڤ لە 83 شیردەرەکان و نیوەی ڕۆکەکانی لەناو بردووە. ئەو شوێنانەی کە زۆرترین زیان بەر ژیانی کێوی کەوتووەتیایەندا ڕووبار و دەریاچەکانن. ڕووبارەکان بەهۆی کشتوکاڵ و بەنداوەکان لە 83 کەمیان کردووە. لە هەندێک ناوچەی گۆی زەوی لە ماوەی 1 ساڵدا 6 هێندەی ڕووبەری شارێکی گەورە دارستان لەناو دەبرێت کە ژینگەی یەکەم و سەرچاوەی ژیانی کێویەکانە. مرۆڤ 300 جۆر ڕەگەزی شیردەری تا ڕادەی لە ناوچوون خواردووە لە پێناو چێژی خۆیدا. راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوەیان دەرخستووە کە چالاکیەکانی مرۆڤ بە خێراییەکی قوبوڵ نەکرا و سروشت لەناو دەبن کە بۆتە هەڕەشە بۆ سەر ژیانی ئەمنەوەیە و نەوەکانی داهاتوو. ئەوەی سروشت بە ملیاران ساڵ دروستی کرد مرۆڤ بە کەمتر لە سەدەیەک لە ناوی بردووە. دانیشتوانی کوردستانیش بە دەرنین لەو ستەمەی کە لە پێناو بەدەستێنانی چێژێکی کاتی و بەرژەوەندی خۆیاندا سروشت و ژینگە و ڕەگەزەکانی تری سەر ڕووی زەویان لەناو بردووە و بۆ هەتاهەتایی کۆتاییان بە بەشێکیان هێناوە و جوانیەکانیان لێساندۆتەوە. ڕۆژانە ئەو دیمەنانە دەبینرێن کە لە گەشت و سەیران و بەسەربردنی کاتەکاندا تاکی کورد دار و دەوەن و سەوزایی و
گوڵ و گوڵزار لەناو دەبات. بۆ کەرەستەی خەو و پیشەسازی دەستی و خۆگەرمکردنەوەش ڕێژەیەکی زۆری داری دارستانەکان لەناو دەبات. تاکی کورد بۆ سوود وەرگرتن لە زەوی ئامادەیە دار و سەوزایی و هەر شتێک کە لەسەر زەویە لە ناوی ببات. ئیتر گرنگ نییە مەترسی لەسەر داهاتوو دروست دەبێت یان نا. بۆ شوێنی نیشتەجێبوون مرۆڤی کورد ئامادەیە هێندەی ئەو زەویەی پێویستێتی سەوزایی و دار و درەختی تەمەندرێژ لەناو بەرێت بەبێ گوێدانە ئەنجامەکەی. مرۆڤی کورد وەک هەر مرۆڤێکی یاخی لە سروشت و جوانیەکان ئامادەیە لە گەشت و سەیراندا جیاواز لە پیسکردنی ژینگەکەی بەشێکی زۆر لە زەویەکە بکاتە سووتوی ئاگردان و بەشێکی تریژ لە گیا و گوڵ و سەوزاییەکانی بشێلێت و بۆ هەتا هەتایی لە ناوی بەرێت.